ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەمە. سەرەتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. میلیتاریزەکردنی شارەکانی کوردستان و بەستنی ڕێگای چوونە ژوورەوەی گۆڕستانی یایچی لە شاری سەقز. بەردەوامی مانگرتنی خەڵک لە شارەکانی کوردستان. بەیاننامەی چالاکانی ژن لە شاری سنە سەبارەت بە ساڵیاتی گیانبەختکردنی ژینە ئەمینی. ئازادی حەو بەندکراوی سیاسی لە زیندانی قەرچەکی وەرامین و پشتیوانی بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە ئێعدام لە هەڵمەتی سێشەمەکانی نا بۆ سێدارە. میلیتاریزەکردنی شارەکانی کوردستان و بەستنی ڕێگای چوونە ژوورەوەی گۆڕستانی یایچی لە شاری سەقز. ڕۆژی دووشەمە 25 خەرمانان ڕژێمی کۆماری ئیسلامی بە مەبەستی ڕێگریکردن لە کۆبوونەوەی خەڵکی ناڕازی لە شارەکانی کوردستان و گۆڕستانی یایچی لە شاری سەقز هێزێکی زۆری ڕەوانەیە و ناوچەیە کردووە. هێزەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە دانانی کامێرای چاودێری لە گۆڕستانی یایچی و هەروەها دانانی ژمارێکی زۆر خاڵی پشکنین هەوڵی داوە ڕێگری لە کۆبوونەوەی خەڵکی ئەو شارە بکات. شایانی باسە ڕۆژی ڕابردووش کۆماری ئیسلامی هێزێکی زۆری سەربازی بە چەکی قورسەوە ڕەوانەی شارە جیاوازەکانی کوردستان کردووە و لە حاڵەتی ئامادەباشیدایە. بەردەوامی مانگرتنی خەڵک لە شارەکانی کوردستان بە پێوێنانی بەدەستمان گەیشتون خەڵک لە شارەکانی سەقز، دیواندەرە و شارەکانی دیکەی کوردستان بە بۆنەی ساڵیادی گیانبەختکردنی ژینە ئەمینی دوکانەکانیان داخستووە. بە پێڕاپۆرتەکان خەڵکی شارە جیاوازەکانی کوردستان بە مەبەستی ناڕزایەتی دژ بە سیاسەتەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی و هەروەها ڕێزگرتن لە یادی ژینە ئەمینی یەکەمین گیانبەختکردووی شۆڕشی ژن ژیان ئازادی و هەروەها گیانبەختکردوانی دیکەی ڕێگای ئازادی دوکانەکانیان داخست و هێز ئەمنیەکانی ڕژێم بە مەبەستی شکاندنی مانگرتنی خەڵکی کوردستان دەستی کردووە بە هەڕەشە لە دوکانداران. شایانی باسە ڕۆژی دووشەمە 24 خەرمانان هاوڵاتیەکی خەڵکی گوندی پیرەوەمەران سەر بە شاری سەقز بەناوی محەممەد ڕەشیدی بە دەستڕێژی گولەی هێزەکانی ڕژەم گیانی بەخت کرد و 4 هاوڵاتی دیکەش بە سەختی بریندار و ڕەوانی نەخۆشخانەکران کە دۆخی هەندێک لە بریندارەکانیش لە خراپیدایە. کۆبوونەوەی خانشینکراوان لە شاری کرماشان ڕۆژی سێشەمە 25 خەرمانان خانشینکراوان لە شاری کرماشان دەژ بە خراپی دۆخی ژیان و مایشەتیان لە بەردەم بینای سندوقی خانشینکراوانی ئەو شارە کۆبوونەوە. بەشداربوانی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروشم و هەڵکردنی پلاکارد دژ بە بایەخنەدانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە داخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕیوە و خوازیاری بەرزکردنەوەی ئاسیاق دەست بە پێ ڕێژەی هەڵاوسان دابینکردنی بیمەی دەرمانی کارامە کۆتایی هێنان بە گوشار بۆ سەرخانشینکراوانی ناڕازی پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکانیان و هەروەها سربەخۆی سندوقی خانشینی بوون. بانگهێشتی دایکی دادخوازی رامین فاتحی لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتەوە ڕۆژی سێشەمە 25 خەرمانان دایە نەهیە دایکی دادخوازی رامین فاتحی لە گیانبەختکردوانی شۆڕشی ژن ژیان ئازادی لەلایەن ئیدارەی ئیتلاعاتی شاری سنەوە بانگهێشت کرا. بە پێڕاپۆرتەکان هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی ڕژێم لە شاری سنە پاش سەردانی ئەو دایکە دادخوازە بۆ ناوەندە هەڕەشیان لێ کردووە کە پێویستە لە هیچ ڕێ و ڕسم و ساڵ ڕۆژێکدا بەشداری نەکات و هەروەها دەست لە دادخوازی و بە سزادانی تاوانباران سەبارەت بە کوشتنی کوڕەکەی هەڵبگرێت. شایانی باسە لە ڕۆژانی ڕابردوودا هێز ئەمنیەکانی ڕژێم بە مەبەستی ڕێگریکردن لە کۆبوونەوەی خەڵک لە کوردستان کۆمەڵێکی زۆر لە چالاکانی مەدەنی و فەرهەنگی موعەلیمان و بەندکراوانی پێشوویان بانگهێشت کردووە و هەڕەشیان لێ کردووە. بەیاننامەی چالاکانی ژن لە شاری سنە سەبارەت بە ساڵیادی گیانبەختکردنی ژینە ئەمینی ڕۆژی سێشەمە 25 خەرمانان کۆمەڵێک لە چالاکانی ژن لە شاری سنە بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک ڕێزیان لە یادی گیانبەختکردوانی شۆڕشی ژینا و هەروەها هەموو گیانبەختکردوانی ڕێگای ئازادی کرد. بە پێوێنانی بەدەستمان گەیشتون ژنان بە بەدەستەوە گرتنی وێنەی گیانبەختکردوانی ڕێگای ئازادی و
خوێندنەوەی ئەو بەیاننامەیە ئاماژە بەوە دەکەن کە سەرڕای تێپەڕبوونی 3 ساڵ بەسەر دەستپێکردنی شۆڕشی ژن ژیان ئازادیدا هێشتا و شۆڕشە بەردەوامە و ناوی ژینا بووە بە هێمای ئازادی لە کوردستان و جیهان. لە بەردەوامی بەیاننامەکەشدا دژ بە سەپاندنی حکمی سێدارە بەسەر وەریشە مرادی، پەخشان عەزیزی و شەریفە محەممەدی ناڕزایەتیان دەربڕیوە و خوازیاری ئازادی دەست بەجێی ئەو سێ چالاکوانە بوون. کۆبوونەوەی کرێکارانی شیرکەتی نەوت و گازی ئاغاجاری. ڕۆژی سێشەمە 25 خەرمانان کرێکارانی شیرکەتی نەوت و گازی ئاغاجاری دژ بەوە دینەهاتنی داخوازیەکانیان لە بەردەم بینایە و شیرکەتە کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی بە وتنەوەی دروشم و هەڵکردنی پلاکار دژ بە بایەخنەدانی بەرپرسان بە ئیمەنی شوێنی کاری کرێکارانی ئەو شیرکەتە ناڕزایەتیان دەربڕیوە و خوازیاری پێدانی یەقدەست و مەزایە دواخراوەکانیان دابینکردنی ئیمەنی شوێنی کار، ئەمنیەتی پیشەی و بیمەی دەرمانی کارامە، بەرزکردنەوەی ئاستی حەق دەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، بەکردەوە دەرهاتنی یاسای 15 ڕۆژکار و 15 ڕۆژ پشودان و هەروەها وەرگرتنی هێزی کاری نوێ بوون. ئازادی حەو بەندکراوی سیاسی لە زیندانی قەرچەکی وەرامین. ڕۆژی سێشەمە 25 خەرمانان هاوکات لەگەڵ ساڵیادی گیان بەخەتکردنی شۆڕشی ژینا حەو بەندکراوی سیاسی لە زیندانی قەرچەکی وەرامین ئازاد کرا. بە پێڕاپۆرتەکان نەسرین جەوادی چالاکی کرێکاری، سوودابە فاخرزادە، ئازار کۆروەندی، مەولود سەفایی، کۆبرا بەیجی و زەهرا تێهرانی بە شێوازێکی هەمیشەی لە زیندانی قەرچەکی وەرامین ئازاد کراون. شایانی باسە ئەم بەندکراوانە هاوکات لەگەڵ کۆمەڵێکی دیکە لە بەندکراوانی سیاسی و عەقیدەتی پاژێرشی ئیسرائیل بۆ سەر زیندانی ئەڤین لەو زیندانەوە بۆ زیندانی قەرچەکی وەرامین ڕاگوێزرابوون. بەڵە بینەران دوایین هەواڵمان سەبارەتە بە پشتیوانی بنەماڵی بەندکراوانی مەحکوم بە ئێعدام لە هەڵمەتی سێشەمەکانی نابۆ ئێعدام. ڕۆژی سێشەمە 25 خەرمانان کۆمەڵێک لە بنەماڵی بەندکراوانی مەحکوم بە ئێعدام بە بڵاوکردنەوەی دیمەن و بەرزکردنەوەی وێنەی بەندکراوانی مەحکوم بە ئێعدام و زیندانی سیاسی ئێعدام کراو پشتیوانی خۆیان لە ئەو هەڵمەتە دەربڕی. بە پێوێنانی بەدەستمان گەیشتون بنەماڵەی شەهرۆغ دانوشوەرکار، وەحید بەنی ئامریان، پویا قوبادی و کۆمەڵێکی دیکە لە بنەماڵی بەندکراوانی دیکە بە بەرزکردنەوەی وێنەی ڕۆڵەکانیان و هەروەها بەندکراوانی سیاسی و عەقیدەتی دیکە خوازیاری هەڵوەشانەوەی حکمی سێدارە یان حکمی ئەعدامی هەموو بەندکراوان و ئازادی دەستبەجێی هەموو بەندکراوانی سیاسی و عەقیدەتی بوون. بینەرانی خۆشەویست گەشتیاوەڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.